لە درێژەی کارە خێرخوازیەکانیان و بە بۆنەی نزیکبوونەوەی جەژنی قوربانی پیرۆز، دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری نووسینگەی ئەوروپا سەد سەبەتەی خۆراکیان لە قەزای سۆران و هاوکات لە ناحیەی خەلیفانیش بڕی سەد سەبەتەی خۆراکی تریان بەسەر خەڵکی کەم دەرامەتی ناوچەکە دابەش کرد. ئێمە وەکو نووسینگەی سۆران بەرنامەی بەخشین بە هاوکاری نووسینگەی بەرنامەی بەخشینی ئەوروپا سەد جێ خۆراکی کارتۆن خۆراکیان بۆ ڕەوانە کردین بۆی لە جێژنی قوربان بەسەر ئەو فەقیرانە دابەشکەین، سوپاسیانەکەن، دەستخۆشیان لێکەین، هاوکارێکی باشە بە ئەو خەڵکێک کە فەقیرە پێویستی پێیە بە حەقەت. لە درێژەی کاڵ و سالاجەکانی دەستگای خێرخوازی بەخشین ئێمە ئەمڕۆ لە نووسینگەی خەلیفان هەستین بە دابەشکردنی سەد سەبەتە خۆراک کە بەسەر خەڵکی فەقیر و هەژارمان دابەش کردەوە. بە بۆنەی هاتنەوەی جێژنی قوربانی پیرۆز دەستگای بەخشین کۆمەڵی پرۆژەی ڕاگەیاند و یەک لەو پرۆژانە دابینکردنی سەبەتەی خۆراکە بەسەر خەڵکی فەقیر و هەژار، دوو دابینکردنی جلی جێژنە بۆ منداڵی یەتیم، سێ وەکو ساڵانی ڕابردوو پرۆژەی قوربانی کە لە جێژنە ئەنجام دەدرێت. لە ماوەی چەند مانگی ڕابردوو بە تایبەتی ماوەی کەرەنتینەی هاوڵاتیان دەستگای خێرخوازی بەخشین توانیویەتی 14,000 سەبەتەی خۆراک بەسەر خەڵکی کەم دەرامەتی کوردستاندا دابەش بکات. هەر لە درێژەی ئەو هەڵمەتەدا کە دەستیان پێکردووە بۆ خەڵکانی هەژار و کەم دەرامەت لە قەزای ڕانیەش بە لەبەرچاوگرتنی باری دارایی هاوڵاتیان بڕی 200 سەبەتەی خۆراکیان دابەش کرد. ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە لە دەڤەری ڕاپەڕین لە شاری ڕانیە 200 خانەوادەی هەژار و کەم دەرامەتمان بەسەر کردوێتەوە بە بڕێک خۆراکی جەژن و سەلەی جەژن کە ئەتوانم بڵێم ئەو خۆراکی کە ئێمە ئامادەمان کردووە بەشی 2 هەفتەی ماڵێکی خێزاندارەکە. بۆیە ئێمە لێرەوە دەستخۆشیمان هەیە لە خێرۆمەندانی وڵاتەکەمان لە دەرەوە لە ناو لە دەرەوەی هەرێم کە بتوان ئینشەڵا زیاتر و زۆرتر دەستگیرۆی ئەم بەرنامانە بکەن، دەستگیرۆی ئەم پرۆژانە بکەن بۆی ئێمەش زیاتر بتوانین ژمارەیەکی زیاتر لە هەژار و کەم دەرامەتان بەسەر بکەینەوە. خوای پەروەردگار لە هەموو لایەکی قبوڵ بکات ئینشەڵا. ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین نووسینگەی ڕانیە ئەمڕۆ هەستین بە دابەشکردنی 200 سەبەتەی خۆراک بەسەر خەڵکی کەم دەرامەت و هەژارانی سنووری ئیداری ڕاپەڕین بۆ ئەو خەڵکانەی کە کەم دەرامەتن. هەروەها داواکارم لە خەڵکی خێرخواز کە هاوکاری دەستگای خێرخوازی بەخشین بکەن بۆ ئەوەی ئەم بتوانین زیاتر خەڵکی سمند بێت لەو سەبەتەی خۆراک و هەروەها پرۆژەکانی ترمان. دەستگای خێرخوازی بەخشین لە سەرجەمشار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بە هاوکاری نووسینگەی ئەوروپا بە بۆنەی جەژنی قوربانەوە 2000 سەبەتەی خۆراک بەسەر هاوڵاتیاندا دابەش دەکات. ئەمە جگە لە دابینکردنی جلوبەرجی جەژن بۆ منداڵانی بێباوک و بێسەرپەرشتیار و بڕیاریشە لە ڕۆژانی جەژن پرۆسەی قوربانیکردنی بە کۆمەڵ ئەنجام بدات. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام.